لێدان لە هەولێر بە بیانووی بوونی ئیسرائیل تا چەند ڕەوایە دوای نزیکەی 30 کاتژمێر لە هاتنە پێشەوەی دۆخێکی نوێ لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق لە پاش پەیوەندیە تەلەفۆنیەکەی مۆقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر بە یار و نارەکانیەوە دەنگێکی بەهێز هەولێر دواتر بەغدا و لەوێوە بۆ حەنانە پاشان واشنتن و تەل ئەبیبی هەژان ئەویش دەنگی ئەو موشەکانە بوو کە لە ناوجەرگەی خاکی ئێرانەوە ئاڕاستەی ناوجەرگەی شاری هەولێر کران ئەوەش یەکەم جارە ئێران بە موشەکی بالیستی ناوجەرگەی هەولێر بکاتە ئامانج. ئێران بە فەرمی بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکان ڕاگەیاندووە و ئاماژەی بەوە کردووە لە نێو خاکی هەولێردا بەرژەوەندی استراتیژی ئیسرائیلی کردووەتە ئامانج و ئامانجەکانیشی پێکاوە بە زووی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئەوەی ڕەت کردەوە هیچ بنکە و پێگەیەکی ئیسرائیلی لە هەولێرە بێت و وای نیشاندا کە هێرشەکان بۆ سەر کۆنسوڵخانەی ئەمریکا بۆ لە هەولێر هەرچەندە ئەمریکەکان خۆیان باسدەوە دەکەن هیچ زیانێکیان پێ نەگەیشتووە و موشەکە دوور لەوانەوە کەوتونەتە خوارەوە واتە چاوەکان لەسەر ڕووداوەکە هەرزوو لە ئەمریکاوە گۆڕان بۆ سەر ئیسرائیل. مۆقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر کە لە پەیامی یەکەمیدا زۆر بەتوندی دژی هێرشەکان قسەی کردو پشتیوانی تەواوی بۆ هەولێر ڕاگەیان لە دوای چەند کاتژمێرێک پەیامی دووەمی بڵاو کردەوە و ڕایگەیان پێویستە هەرچی زووە لێکۆڵینەوە لە بوونی پێگە و گروپی ئیسرائیلی بکرێت لە هەولێر و ڕاستیەکان دەربکەون. ئاشکراشە بوونی ئیسرائیلەکان لە نێو خاکی عێراق و هەرێم لای هێزە عەرەبیەکان و بەتایبەت شیعیەکان هیچ کات جێی قبوڵ نییە و ناتوانن لێی بێدەنگ بن و بەتوندی دژی هەر هەوڵێک دەوەستنەوە بۆ ئەو ئامانجە. ڕەنگەوە باشترین نمونە بێت کە ساڵی ڕابردوو بەشێک لە کەسایەتی عەرەبەکان لە هەولێر کۆنگرەیەکیان ئەنجامدا و داوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان عێراق و ئیسرائیلیان کردو ئەم کارەش بەتوندی ڕەت کرایەوە لەلایەن هێزە عەرەبیەکانەوە و حکوومەتی هەرێم ناچار بە ڕوونکردنەوە و پۆزەشێنانەوە کرا لەسەر ڕێگەدان بە کۆنگرەیەکی لەو شێوەیە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. هەفتەی ڕابردوو سەرۆکوەزیرانی ئیسرائیل سەردانی تورکیای کردو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری ئەو وڵاتە کۆبەوە و بازدەوە کرا کە کۆبوونەوەکەیان بۆتە هەنگاوێکی نوێ بۆ گەیشتن بە قۆناغێکی نوێ و پەیوەندیەکی نوێی ئابووری لە نێوان هەردوو وڵاتدا دێتە ئاراوە کە بەوتەی شارەزایان ئەو پەیوەندیە پشتی بە گازی سروشتی بەستووە و بەو پێی حکوومەتی هەرێمی کوردستانیش گرێبەست و پەیوەندیەکی پتەوی لەگەڵ تورکیا هەیە و خاوەنی ڕێژەیەکی زۆری گازی سروشتیە پێدەچێت هێرشەکانی سەر هەولێر پەیوەندیدار بن بەو هێڵە نوێ استراتیژیەی کە ئیسرائیل مەبەستیەتی لە ناوچەکە دروستی بکات. یەکێک لەو شوێنانەی کە لە هێرشەکاندا زیانێکی زۆری بەرکەوت خانووی سەرمایەدارێکی دیاری هەرێمی کوردستان و خاوەنی یەکێک لە گەورەترین کۆمپانیاکانی بواری وزەیە کە بازدەوە دەکرێت ژمارەیەک لە موشەکەکان ئاڕاستەی ئەو شوێنە کراون زیانێکی زۆر بەر باڵەخانەکە کەوتووە. ئاوکات میدیا فەرمی و نافەرمیەکانی ئێرانیش باسییان لەوە کرد بنکەیەکی مەشق و ڕاهێنانی ئیسرائیل و دەستگا هەواڵگریەکانی ئەو وڵاتیان لە هەولێر کردووەتە ئامانج. ئەوەش ئێستا دەرکەوتووە و وێنە و ڤیدیۆی زیانەکانی بڵاو کراوەتەوە تەنها ئەو باڵەخانەیەی سەرمایەدارەکەیە و هیچ شوێنێکی تر بەو شێوەیە زیانی بەرنەکەوتووە. چاودێران باز دەوە دەکەن کە میدیا و دەستگا هەواڵگریەکانی ئێران مەبەستیان لەو بنکەی ئیسرائیلیەکان ئەو باڵەخانەیە کە کراوەتە ئامانج و پێدەچێت گومانیان لەوێ هەبوو بێت بۆیە ئەوەیان کردووەتە ئامانجی هێرشەکانیان. موشک بارانکردنی هەولێر بە پاساوی لێدان لە بەرژەوندەکانی ئیسرائیل دیوی سەرەکی نمایشەکە نییە بەڵکو پرسیارە گرنگەکە ئەوەیە کاتێک فەخری زادە گەورەزانای ئەتۆمی ئێران لەلایەن ئیسرائیلەوە کوژرا بۆچی تاران فاتیحەکانی ڕەوانەی هەولێر نەکرد؟ ئای بۆچی لە کاتێکدا لایەنە سیاسیەکان بەوانەی لە ئێرانەوە نزیکن و بەوانەشی لە سەعودیە و تورکیاوە ڕێککەوتون لەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ژمارەیەک موشک دێت و پیرۆزبایی ئەو هەنگاوە لە کورد دەکات. ڕۆژنامەکانی
ئێران دەڵێن هێرشەکەی هەولێر وەڵامدانەوە بووە بۆ کوژرانی ژمارەیەک فەرماندە و سەربازی وڵاتەکەیان لە سووریا بەڵام بە پێی لێدوانی بەرپرسانی هەرێم هیچ ئیسرائیلیەک لە شوێنی هێرشەکان نەبووە و ئەگەر وایە ئەم هێرشانە لە ئێستادا بۆچی؟ جموجوڵەکانی ئەم دوایەی هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح و قەیس خەزعەلی ئەمینداری عەسایبی ئەهلی حەق بۆ هەوڵدان لە گەیشتنە ڕێکەوتن لەگەڵ سەدر بە بۆ جێگەی سەرنجی ئێرانیەکان تەنانەت لە یەکەم دیداری ئەو سەرکردانە لەگەڵ سەدر جگە لە نووری مالکی سەرجەمیان ڕووخۆش و گەرم و گوڕ بوون لەگەڵ موقتەدا سەدر بۆیە دەکرێت کۆبوونەوەکەی چەند ڕۆژی ڕابردووی حەنانە بەدڵی ئێرانیەکان نەبوو بێت و جەعفەر سەدر کە ئەگەری هەیە لەلایەن لایەنەکانی نزیک لە ئێرانەوە گڵۆپی سەوزی بۆ هەڵکرابێت لای تاران هێڵی سوور بێت لە لایەکی ترەوە دانوستانەکانی ڤێننا زۆر بە هێواشی دەچێتە پێشەوە واشنتۆن و تەل ئەبیب دەزانن کە ئێران دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم نابێت تارانیش دەزانێت دەستبەرداربوون لەو کارە بەبێ دەستکەوتێکی مێژوویی خۆکوژیە بۆیە دەشێت دیوێکی هێرشەکەی هەولێر ئاماژە بێت بۆ ئەوەی تاران بە ڕۆژئاوا بڵێت ئەگەر لە ڤێننا نەتوانم تووڕە بم ئەوە لە هەولێر دەنگم بڵندە. راپۆرتێکی ڕۆژنامەی هائەرتسی ئیسرائیل لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو گریمانەی خست بووە بەردەست ئیسرائیل بۆ مامەڵەکردن لەگەڵ تاران یەکەمیان ئەوە بوو لەگەڵ عەلی خامنەئی و سیاسەتەکانی هەڵبکات گریمانەی دووەمیش بۆمبارانکردنی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانە کە ڕۆژنامەکە پێی وابوو ئیسرائیل سەری لە بژاردەی دووەم دەخورێت.